بەلاتانەوە سیر نەبێ ئیتر ئەگەر لە شەقامەکانی کەلارەوە تێپەڕین میوە ببینن. بەشی باخچەکانی شارەوانی کەلار هەڵمەتێکی ناشتنی میوەیان لە نەمامی میوەیان لە شەقامەکاندا دەست پێ کردووە. من بۆ قسەکردنی زیاترە ڕۆمە لای کاک ئارام خۆی. کاک ئارام سڵاو لێبێ، ئەو نەمامانی چاندووتانەیەوە چ جۆرە نەمامێکن؟ سڵاو لە ئێوەش. ئێمە لێرە لە جادەی کاکەی فەلاح لە ناو شاری کەلارە کە لای خەڵکی بە جادەی شقارتەکە زیاتر ناوی دەرکردووە. هەستاوین بە ڕواندنی ئەو نەمامانە کە لێرە خۆتان نەیبینن نارنجمان بەکارهێناوە، چونکە بۆ منتیقەی گەرمیان نارنج هەم وەکو بەرگەگرتنێکی چاکی هەیە، هەمیش وەکو جوانی و بۆن و ئەوانە لە شەقامەکانە بڵاو بێتەوە بۆ داهاتوو کاریگەریەکی باشی هەیە. بۆیە دەستمان پێ کردووە ئەوە نەبێ سەرەتای هەڵمەتەکە بێ. ساڵانی پێشتر وەکو تەجروبە لە چەند جێگەیەکە ڕوانومانە لەناو باخچەکان و لە دەرەوەی باخچەکان لە شەقامەکانە تا ڕادەیەک سەرکەوتوو بووە. ڕاستە نەمامێکە نابێ بە نەمامی غابات سێبەرێکی زۆر دروست ناکا، بەڵام بۆ ئەم جێگایانەی کە لە سەرەوەی نەمامەکان هێڵی کارەبا تێپەڕیوە، داری غابات زیاتر ئیشکال ڕەنگە بۆ سیمی کارەباکەش دروست بکە. هەستاوین بە ڕواندنی ئەم نەمامانە کە بەرزبوونیان زۆر نییە، دوای ئەوە جوانیەکیش بە ناوچەکەدا. چەند نەمامتان چاندووەیەوە و نیازتان هەیە لە داهاتووە نەمامی؟ ئێمە پلانی ئەومان هەیە لە تاوەکو 1.6 وانە بتوانین 500 بۆ 1000 نەمامی نارنج لەناو شاری کەلارە بڕێنین لە چەند شوێنێکی جیاوازە. باشە. نیازتانەی هیچ جۆرە بەرهەمێکی دیکە بچێن یاخود تەنها نارنجە کاکارە؟ ئێمە زیاترە بێ کە شۆواکە بخوێنینەوە، هەر بۆ ساڵانی داهاتووش هەر ڕۆکێک لەگەڵ ناوچەکە بگونجێ بەردار بێ، زیاتر دەست بۆ ئەو ڕۆکانە بین. ئێستا لە ناو شاری کەلارە تێبینتان کردبێ مەجموعەیەک داری خورمامان چاندووە و نارنجمان چاندووە، کۆمەڵێک داری ترمان هەیە کە هەر خۆی خۆرسک لە ناوچەکەی سەوز بووە یان گونجاوە بۆ ناوچەکە، ئەوانە بەردارن. بەپێی ئەزمموی ئەو ڕۆکانەی کە ساڵانی پێشووتر بەریان گرتووە، خەڵکەکە هەسوکەوتی لەگەڵا هەسوکەوتێکی جوان و شارستانی بووە، بۆیە لە ڕوانگەی ئەوە توانیمانە ئەم نەمانە بچێنین. کاکارام ئەم شەقامانە پێشتر بە شەقامە تونێلیەکان ناوەبران، دارەکان هەمووی چڕبوون بە ناویەکە، ئیتر لەمەوە بە ئەتوانین بڵێن شەقامی میوەکانیش. ئاسایی زۆربەی ئەو شەقامانەی ئێمە لە شاری کەلارە دروستمان کردووە، سەرەتا پلانی ئەومان هەمووەبی بێ بە تونێل، چونکە لە گەرمیان بە تایبەتی لە کەلارە خەڵکی زیاتر پێویستی بە سێبەرە. بەڵام ئێمە کێشەیەکی ئەومان هەیە گرفتێکە، ئەوەش کە هێڵی کارەبایە، ئەم دارانە گەشیان خێرایە زوو گەورە ئەبن، لەگەڵ کارەباکە تێکەڵە بن کێشە بۆ کارەبا دروستە بێ. بۆیە لەو ڕێگەیەوە هەوڵماندا ئەو شەقامانەی تۆزێک تەسکترن، فراوانیان زۆر نییە، بتوانین هەر بە جەزرەوە سەتێکە ئەو ڕۆکە بگەینینە ئەم بەرەوبەر هەر تونێلەکە دروست بێتەوە، بەڵام تەنیشتەکانی جۆرە ڕۆکێکدا بنەی بۆی ئیشکال بۆ کارەباکەش دروست ناکات. باشە، دەستەکان خۆش بێ کاگارام. وەکو ئەمەی بینن ئەم بە درێژی ئەم شەقامە نزیکەی 50 دار نارنج چێنراوە لەلایەن بەشی باخچەکانی شارەوانی کەلارەوە و لە ساڵانی داهاتووە ئەم شەقامە ڕەنگە بێت و نارنجە گرێت و هاوڵاتیان کە بەم شەقامەیە تێپەڕە بن ئەتوانن نارنج لێ بکەنەوە بۆ خۆیان نارنج بخۆن و لەگەڵ ئەوەشدا دیمەنێکی جوان بە شەقامەکە بەخشێت و ئەم شەقامە وەکو ئەیبینن لە دیمەنەکانە شەقامی تونێلی پێوتێت و هەموو دارەکان چڕبوون ڕۆشن بە ناو یەکدا و لەمە بەدووە ئەم شەقامە لەوە چ لە هاوڵاتیانەوە ناو ببرێت بە شەقامی میوەکان.